بەڵام ئێستا ئێمەی گەنج قەتی ئەوەمان نییە وامان لێ تۆتوانای ئەوەمان نییە 20 لاپەڕ بخوێنینەوە 20 لاپەڕ کاتی خۆمان هەمووی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە کافتریاکانە لەشتی بێمانایە لەشتی بێسوود و بێکەڵک بەسەریە بین کابرا خوای رب العالمین 4-5 کوڕی داوەتێ هەمووی تەرتیب گرتووە یەکی لەسەر کار داناوە یەکی ناوەتە فلانە زانکۆیە فلانە مەکتەبەیە لێ فلانە ئەوەیە لە هاوینە بۆی فێری کۆمپیوتەر بێ فێری ئینگلیزی بێ فێری فلان فیسار ئێمە ناڵێن ئەو شتانە خراپە بەڵام ناڵێ با کوڕێکم بخەمە بەر حوجرەیەک بەر مزگەوتێک بەر مەدرسەیەکی ئیسلامی بۆی لە دنیاە پێیوەی سەربەرز و سەربڵند بم لەژێر سایە و ساباتی بحەسێمەوە و ئارام ببمەوە لە قیامەتیشا تازی زێڕم خرێتە سەر ئیماڵە تاوا بێ یاخوا هەر بە کوڕەکانت دەڵێ کار بکەن ئیش بکەن هەر لە دوای ئەوەی بە حەرام بێ بە حەڵاڵ بێ کاریان بۆ بینیتەوە ئێدە ڕۆڵەیەکت بخەرە بەر خوێندنێکی ئیسلامی بەر حوجرەیەک بەر مەدرسەیەکی ئیسلامی بۆی هەم لە دنیاە پێیوەی سەربڵندی و لە دوای خۆشت بەردەوام کردەوەی چاکەت بۆ بێ لەو کاتەشکەوا تۆ ئەمری لە نێو گۆڕدای وەکو ئەوایە تۆ هەر زندووی چکە ئەو ڕۆڵەیەت هەر کردەوەیەکی چاکەکە هەر کەسێک فێری علومی شەرعیەکە ئەو پاداشە و ئەو سەوابە بۆ تۆژێ بەبێ گومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایشتێک پێشەوە ئەبوو هورەیرە لێ ئەگەڕێتەوە ئەفەرمێ من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة رواه البخاري معلقا ومسلم وأحمد وابن ماجه والترمذي وغيرهما پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەم فەرمایشتەکە ئەبوو هورەیرە لێ ئەگەڕێتەوە ئەفەرمێ هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر بۆ ئەوەی خۆی فێری زانستی شەرعیکە خۆی فێری علمی شەرعیکە ئەفەرمێ خوای پەروەردیگار ڕێگای چوون بۆ بەهەشتی بۆ ئاسانەکە وەڵڵا هەر کەسێک هەوڵی ئەوە بدا تەقەڵای ئەوە بدا خۆی لە قورئان و لە فەرمودە جوانەکانی ڕەسوڵ الله شارەزاکە صلی الله علیه وسلم ئەو کەسە بێشک و بێگومان ڕێگای بەهەشتی گردۆتە بەر مستحیل ئەو کەسە بەرەو هەڵدێران و بەرەو وێڵی و سەرگەردانی گومڕایی و بەرەو ڕێگا کوێرەکان بڕوە ئەم کەسە ڕێگایەکی گرتوۆتە بەر ڕێگای بەهەشت